وەک خۆی دەڵێ بەوەی بێباکی و پەراوێزخستنی قەزای پێنجۆن و جێبەجێنەکردنی داواکاریەکانیان هاوکات بەدەمەوە نهاتنی حکوومەت بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی قەزاکە قایمقامی پێنجۆن دەستی لە کار کێشایەوە. نەک پێنجوێن هەموو کوردستان پێویستی بە خزمەتگوزاریە. ئێمە 10 ساڵە لە قەیرانە ئاژین. ئەم 10 ساڵە ئەگەر تۆ ماڵێک لە 10 ساڵە هەر کلۆپەکانی نۆژەن نەکەیتەوە زۆر زەحمەتە. لەبەرەوەی 10 ساڵە لە قەیران بە دڵنیایی پێویستی بە هاوکاریە، پێویستی بە خزمەتکردنی زیاترە بۆ مێدیەوەی ئەم ڕێکوتنانی لەگەڵ حکوومەتی عێراقیا کرا بێتە دەرفەتێکی باش. هاوڵاتیانی قەزای پێنجۆن دەڵێن حکوومەت بە تەواوی ناوچەکانی پەراوێز خستووە. قەزاکان ناوچەیەکی ستوری و کشتتوکاڵی و بازرگانیە کەچی بێبەشە لە پرۆژەی خزمەتگوزاری سەرەتایی و داهاتی مەرزی نێودەوڵەتی باشماخی ژیچی بۆ ئاوەدانی قەزاکە خەرج ناکرێت. داهاتیان مەرزانە کە شەوانە بە سەدان هزار دلار لەم مەرزانە داها دەچێتەوە بۆ حکومەت، دەتوانین بڵێن چێتەوە بۆ حیزب کەس ناچونکە حکومەتی شاواری لێ ساڵێ نایەتەوە بەلای من. هیچی فرسێکی بۆ هاوڵاتیانی پێنجۆن و دەوروبەری نییە. خەڵکی پێنجۆن بەڕاستی زۆربەی گەڕەکەکانی بەدەم کەمی خزمەتگوزاریەوە زۆربەی شوێن بەدەست بێ ئاویەوە کارەباکەشمان ئەوەتانە کە ئەیبینی بەڕاستی بەحساب کارەبایەکی 24 ساعتیان لەسەر ئێمە کردووە بە ماڵ ڕۆژ نییە 5-6 ساعت نەی بڕن و ئەو خەڵکە لە گەرمایە ژیانی نەباتە سەر. گومانیتیانێ پەرامۆش کراوە ئەگەر هەست کەسێک بێت خۆزگا لایانی پەیوەندیداری حکومەت بەهاتنایە چاوێکیان بخشاندایە بە قەزای پێنجۆنیان زانی وازام نزیک 8 بۆ 9 ساڵە یەک خزمەتگوزاری لێرە ئەنجام نەگەنراوە و خزمەتگوزاریە تەواو نەکراوەکانیش تەواو نەکراون. ئەمە هەمی لەسەر ئەستۆی حکومەتی کاربەڕێکەری بەنسبەت خزمەتگوزاری و وەڵاهی کاکزانە بووە قوربانی با بڵێن خزمەتگوزاریەکانی پێنجوێن. کاکزانە حەزی لەوە بوو چەندان ساڵی تر خزمەتی پێنجوێن بکە، بەڵام لەبەرەوەی حکومەتێکی بێ باکمان هەیە بە هیچ شێوەیەک گوێ بە شار و هاوڵاتیان و نیشتیمانەکەی خۆی نادا. پێمان وایە دەیان کەسی تریژە بێتە قوربانی، لەبەرەوە نایانەوێ هیچ خزمەتگوزاریەک بکەن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا دانیشتوانی پێنجوێن چەندین جار خۆپشاندانی فراوانیان بۆ خزمەتگوزاری و پرۆژە ئەنجامدا تا ئێستاش بەشێکی داواکاریەکانیان جێبەجێ نەکراون و بێوەڵامی حکوومەتی ژوای کرد بەرپرسی یەکەمی قەزاکە کە قایمقامە دەست لە کار بکێشێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام،